بە بۆنەی ڕۆژی عاشورا ساڵیادی شەهیدبوونی ئیمام حوسێین ڕەزای خوای لێبێت لە شاری سلێمانی لە مزگەوتی حوسێینیە بە ئامادەبوونی پێکاتە ئاینیەکان و کەسایەتیەکان و پەیڕەوانی شیعە مەزهەب مەراسیمی ڕۆژی عاشورا بەڕێوەچوو. لە مەراسیمەکەدا دکتۆر سەید ئەحمەد بەرزنجی یاریدەدەری سەرۆک باوفڵ جەلال تەڵەبانی بۆ کاروباری ئاینی ڕایگەیاند. بۆ یەکەمین جار سەرۆک مام جەلال بیری لە دروستکردنی حوسێینیە کردەوە بۆ ئەوانەی کوردی شیعەن تاک و پەرستش و پاڕانەوەکانیان تێدا ئەنجام بدەن. پێش هەموو شتێ جەنابی مام جەلال بیری لەوە کردەوە کە لێرە حوسێنیە دروستکە بۆ ئەوانەی کە لەسەر مەزهەبی جەعفەرین و شیعەن و کوردن بۆ ئەوەی شوێنێ هەبێ عیبادەتی تیا بکەن. ئەو پەیوەندیانەی کورد لەگەڵ شیعە کە ئێمە هەردوو لامان کورد و شیعە زوڵمان لێکراوە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراق. ئەمە شتێکی زۆر گرنگ بوو کە مام جەلال ئەمەی دروست کرد. ئەمە لە کوردستانە تاکە حوسێنیەیە کە لە هەرێمی کوردستانە مام جەلال دروستی کردووە. لە شاری کەرکووک بە بۆنەی عاشورا پەیڕەوانی شیعە مەزهەب بە کورد و عەرەب و تورکمانەوە بە شین و گریان و لە خۆدان یادی ئەو ڕۆژەیان کردەوە. ماتەمگێڕان داوایان کرد تەنگەژەی سیاسی لە عێراق نەهێڵرێت و ئاشتی و برایەتی نێوانیان لەگەڵ نەتەوە و ئاینەکانی تر تێک نەدەن. ئامانجی ئێمە ئەوەیە پەیامێک بگەێنین. پەیامی ئیمامی حوسێینیش پەیامی چاکسازی بووە. بۆیە چاکسازی بە پێویست دەزانین. لە ڕێگەی ئەم کەناڵی ئێوەوە پەیاممان دەگەێنین. پەلە بکرێت لە پێکهێنانی حکومەت ئەرکی لایەنە سیاسیەکانە لەو ڕێگەیەوە کۆتایی بەو تەنگەژە سیاسیە بهێنن. هاوکات بە بۆنەی عاشورا ساڵڕۆژی شەهیدبوونی ئیمام حوسێین لە شاری مووسڵ لە دەشتی نینەوە نزیکەی 9 ملیۆن زیارەتکارانی شیعە مەزهەب بەشداری ڕێوڕسمی عاشورا بوون. مکەونەی شیعەی و سوننەی و مەسیحیەکانی یەزیدەکانی کاکەیی بەشدار کرد ئەو مەراسیمەکەی عاشورا نێزیکی 420 مەوکوب خێریان تەوزیع کرد بۆ ئەو میلەتە و پیاسەیان کرد بۆ حەزرەتی ئیمامی سەجاد و حەزرەتی ئیمامی ڕضا و حەزرەتی ئیمامی عەباس. خۆتان دەزانی ئەو منتەقەش هەمی مکەویناتن هەمی بەشدارشان کە بە ئەو مەراسیمەکەی. هاوکات لە خانەقین پەیڕەوانی شیعە مەزهەب بە کورد و عەرەب و پێکاتەکانی ترەوە یادی عاشورایان کردەوە و دەستە و گروپ لە شەقامی سپارلاتەوە بەڕێکەوتن بۆ بەردەم حوسێینەی گەورە. ئەهل خانەقین معروفە لەلیان تەضحیە دانا شەهید دانا ئیما لەبان ئەی سێرە لەبان ئەی خەتە لەبان ئەی مەواکبە شەهید دایمنە خوین دایمنە ئیمەها عهدن لەبان ئیمە قساڵی ئینشاءالله ئەی مەواکبە هە بەردەوامە هە فەرەوە بود و ئەشاری خانەقین وكردة وعربة وسنة وكاكية وتركمان هميني من إن شاء الله تعالى قصالي أي مواكبة إلى درتي من لەلایەکی ترەوە بە بۆنەی ڕۆژی عاشورا لە خورمات و مەراسیمی عاشورا بە بەشداری زیاتر لە 8,000 کەس بەڕێوەچوو. العهد والولاء لسيدي ومولاي أبا عبد الله الحسين. پەیمان دووپات دەکەینەوە بۆ گەورەمان شەهید ئیمام حوسێین گەورەی شەهیدان کە لەسەر ڕێبازی دەبین بۆ بەگژاچوونەوەی زوڵم و ستەم و نهێشتنی گەندەڵی. آل بيت رسول الله صلى الله عليه وسلم. ساڵانە لە ڕۆژی عاشورا ساڵیادی شەهیدبوونی ئیمام حوسێین ڕەزای خۆی لێبێت پەیڕەوانی شیعە مەزهەب لە عێراق و کوردستان بە کورد و عەرەب و تورکمان و پێکاتەکانی تر بە شینگەڕان و لە خۆدان مەراسیم بەڕێوە دەبن و یادی ئەو ڕۆژە دەکەنەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.